سلااوتان لێبێت و ئەم کاتەتان باش لە هاوینە هەواری بێخاڵم دیارە ڕۆژی 6 تەمووزی ئەم ساڵ منداڵێکی تەمەند 2 ساڵان لە هاوینە هەواری بێخاڵ کەوتۆتە ناوەوە. تا ئێستا تیمەکانی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران سەرقاڵی دۆزینەوەی تەرمن، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە کە تەرمی ئەم منداڵە 2 ساڵانە بدۆزنەوە. لە ئێستادا تیمەکانی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سەرقاڵیەوەن کە کامێرای ژێر ئاو بەکاربێن کە ئەو کامێرا توانای بینینی هەموو جۆرە شتێکیە. بۆیە لە ئێستادا سەرقاڵن بەوەی کە ئەم کامێرای بەکاربێنن بۆ ئەوەی کە 13 ڕۆژە چارەنووسێ منداڵێکی 2 ساڵان بە ناوی دارنگەیلان کە خەڵکی گەڕەکی نۆچاری باداوای شاری هەولێر بوون هاتبوونە تا هاوینەواری بێخاڵ لێرە کەس و کاریوەدایکی بە هەمان شێوە لێرە سەرقاڵی ئەوەن کە لەگەڵ تیمەکان چاویان لەسەر ئەو شوێنانەیە کە گومان دەکرێت نزاعەکەن بۆ ئەوەی تەرمی ئەو منداڵە بدۆزرێتەوە. تیمەکانی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران 13 ڕۆژە هەموو کاتێک لێرە سەرقاڵی ئەوەن چاودێری ئەو شوێنانە ئەکەن بۆ ئەوەی هیچ نەبێت چارەنووسی ئەم منداڵە 2 ساڵە بەدیار بکەوێت، بەڵام تا ئێستا چارەنووسی نادیارە جگە لە منداڵە 2 ساڵە منداڵێکی تری 14 ساڵان بە ناوی مەریەم ئەحمەد کە ئەویش خەڵکی کەرکووک بووە لە گوندی ئێنەی دەبەری باڵەکاتی ئەوش تا ئێستا تەرمەکەی لە ژێر ئاوە نەدۆزراوەتەوە. دیمەنی ئێستای هاوینە هەواری بێخاڵە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران کەس و کاری و دایک و باوکی و تیمەکانی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لێرەن بەم شێوازە لە ڕێگای ئەم کامێرای ژێر ئاو چاودێری ئەوەکەن بۆ ئەوەی بزانن کە چارەنووسێک شتێکی ئەم منداڵە بدۆزرێتەوە. توانای ئەم کامێرەیە ئەوەندە بەهێز و بەهێزە کە تیمەکانی بەرگری شارستانی ئاماژەیان پێکرد کە تەنانەت توانای بینین یاخود دۆزینەوەی کەلایەکشی هەیە کە کەلا چەندە بچووکە لە ژێر ئاو. بۆیە ئەمە هەوڵانەی ئەوان بەردەوامە بن و تاقی دەکرێنەوە تا دۆزینەوەی چارەنووسی ئەم منداڵە 2 ساڵە کە وەگوتم لە ڕۆژی 6 ئەم مانگە کەوتۆتە ژێر ئاو.